بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان، سلام علیکم ڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەکتری بەرنامەی ڕچە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست بەردەوامە بین. خۆشەویستان، بۆ ئەڵقی ئەمجارە بەیەکەوە دەڕۆینە خزمەتی ژیانی پڕ لە سەروەری مامۆستای زانا و وەڕع و تەقوا و بۆ خوددا سوڵحان، مامۆستای نەسحەت و ئامۆژگاری، مامۆستای ئیخلاس و سەواب، ڕێزار جەنابی مامۆستا عەبدولجەباری زەرگەزەوی. خۆشەویستان، لەگەڵ مامن ژیانی پڕ لە سەروەری جەنابی مامۆستا کە 73 دانە ساڵ تەمەنی بوو، پڕیەتی لە دەرس و عیبەر و پەند. هیوادارین ئەو گەشتەمان بەیەکەوە ببێتە مای ئەوەی کە هەم بتوانین ڕەزامەندی خوا بەدەستبێنین، هەمیش ببێتە مای کەڵک و سوود بۆ هەموو لایەکمان. لەگەڵ مامن. ژیان نامەی مامۆستا مەلا عەبدولجەبار زەرگەزەوی، مامۆستا ناوی تەواوی عەبدولجەبار ئەحمەد موحەممەدە و ناسراوە بە مامۆستا مەلا عەبدولجەبار زەرگەزەوی. ساڵی 1952 لە گوندی زەرگەزەوی دەڤەری زرارەتی لەدایک بووە. بۆ یەکەم جار لە گوندی زەرگەزەوی لای مامۆستا مەلا ڕەسوڵ شێخە دەست بە خوێندنی سیپارە دەکات، پاشان دەچێتە لای کۆچکرد و عەلی بەسێ بۆ فێربوونی قورئانی پیرۆز. دوای تەواوکردنی سیپارە و فێربوونی قورئانی پیرۆز دەچێتە گوندی باوەخەلان بۆ لای مامۆستا مەلا جەمیل، لەوێش قورئانی پیرۆز ختم دەکات. دواتر دەچێتە گوندی ئارماوان و درێژە بە خوێندن دەدات تاکو کتێبی مەلا جامی لای مامۆستا مەلا عەزیز بەلاغی دەخوێنێت. دواتر منهەجەکانی دیکە لە ئاژگا، کۆڕێ، بەحەرکە، زێلکەی فەخری ناوچەی بادینان، سماقۆک، بەنێنان و کاوانیان دەخوێنێت و پاشتر دەچێتە بەغدا لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لای مامۆستای پایە بەرز مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆ خوێندنی زیاتر. ساڵی 1970 لە سەردەستی مامۆستا مەلا تەهای کۆڕێ بڕوانامەی زانستی شەرعی وەردەگرێت و هەمان ساڵ ژیانی هاوسەریش پێک دێنێت. پاش وەرگرتنی بڕوانامە لە گوندی قادیانە بۆ ماوەی 17 ساڵ دەبێتە پێشنوێژ. مامۆستای کۆچ کرد و هەر لە گەنجیەوە ڕێبازی تەسەوف هەڵدەبژێرێت و خۆی سەرقاڵ دەکات بە تەدریس و خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و پێگەیاندنی فەقێیان. پاش ماوەیەکی زۆر لەو گوندەوە دەچێتە گوندی باوەخەلان و ساڵێک لەوێ دەمێنێتەوە. دواتر لە ساڵی 1980 دەگەڕێتەوە بۆ گوندی زەرگەزەوی زێدی خۆی و مزگەوتێک بە ناوی مزگەوتی ڕووناچی دروست دەکات. مامۆستا مەلا عەبدولجەبار هەمیشە حوجرەی هەبووە و قوتابی و فەقەی پێگەیاندووە. دەیان مامۆستای ئاینی لە سەردەستی ئەو پێگەیون. لە حوجرەکانی ئەودا زیاتر لە 100 مامۆستای ئاینی وانەی خوێندووە و بڕوانامەیان وەرگرتووە. جگەلەوەی حوجرە و مەدرسەی هەبووە و فەقەی پێگەیاندووە، هاوکات کوڕوونەوەکانیشی کردوتە مامۆستای ئاینی کە بریتین لەم بەڕێزانە: مامۆستا سیبغەتوڵڵا، مامۆستا عەلاءالدین، مامۆستا عەبدوڕەحمان، مامۆستا مەهدی، مامۆستا عەبدوڵڵا، مامۆستا تەڵحا، مامۆستا عەلی، مامۆستا عادل، مامۆستا فاڕۆق، مامۆستا عەبدولمەلیک. مامۆستا هەر لە خوێندنی فەقێیاتی لە زانکۆی ئەزهەر لە میسر وەرگیراوە بۆ خوێندن، بەڵام بەهۆی باری کۆمەڵایەتی و ژیانەوە نەیتوانیوە بچێت بۆ خوێندن. مامۆستای کۆچکرد و کەسێکی زانا و میێوان دۆست و خۆشەویست و پارێزکار و بۆ خوددا سوڵحاو بوو. پاش تەمەنێک لە خزمەتی ئاین و زانست، نیوە شەوی 7/12/2025 کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی شایستەدا لە گوندی زەرگەزەوی بە خاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. بۆ درێژەدان بە ژیانی پڕ لە سەروەری مامۆستای زانا و بە خوددا سوڵحا و ڕێزار جەنابی مامۆستا عەبدولجەباری زەرگەزەوی لە خزمەتی شێک لە کوڕەکانی جەنابی مامۆستا دەدوێن بۆی کە خۆ جەنابی مامۆستا لە کوێوە و لە کەی و لە کوێ دەرس و دراسەتی کرد تا کاتێکە بڕوانامە زانستی وەردەگرێت. دواتریش مامۆستا لەکوێ دەست بە وەرگرتنی میحراب و مینبەر و مزگەوتەکە بۆ خزمەتکردنیان و پێگەیاندن تێگەیانی مامۆستایانی ئاینی. ئەویش کوڕە گەورەی جەنابی مامۆستا بەڕێز مامۆستا سیبغەتوڵڵا، طبعاً بەناوی خۆمان و ستافی بەرنامە سوپاسەکەین بۆ ئامادەبوون و بۆ دەربڕینی و پێشوازی گەرمی کە
بۆی بێکەوە بتوانانی خزمەتی جوانی مامۆستای مەرحوم بکەین کە مامۆستا خزمەت گەلێکی زۆری کرد بە سەدان مامۆستا لە سەردەستی زەنای مامۆستا پێگەیشتن. کۆمەڵێک پرسیار ئاڕاستیەکەین کە باسمان کرد ئینشاءالله خوددا یار بێ بە شێوەیەک لە خزمەتی وەدا دەبین کە بتوانین ئەو پەیامە بگەین کە مامۆستا لەو تەمەنەی خۆی 73 ساڵ تەمەنیە گەیاندێتی. مامۆستا سێبۆتڵە سەلامی خوای گەورە لەسەر بێ. عليك السلام ورحمة الله وبركاته. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بششي بناوي خوم وبنماري مامۆستا عەبدولجەباری زەرگەزەوی مرحوم بەخێرهاتنە چی گەرمی تەلەڤیزیۆنی پەیام ئەکەم. خوای گەورە سەرکەوتو موفقتان بکاتن لە ئەو خزمەتێکەوە ئەکەن بە زانایان و بە ئەهلی علم و شەریعەت. خوای گەورە سەرکەوتوتان بکاتن لە دنیا و لە قیامەت ئینشاءالله بەردەوام ئەبن. ئەوەش لە ئاستی خۆیدا خزمەتێکی باشە لە بۆ ناساندنی ئەو مامۆستایانەی کەوە تەمەنێکیان سەرف کرد لە خزمەت علم و شەریعەت و تەریقەت و معریفەت و خزمەتی ئەو دینە و ئەو شەریعەتە لۆ ئەوەی ئەنگۆشکەوە ئێستاکە ینی مێژووی ئەوانە ژیانی ئەوانە بەرنامە و تەقوا و زوهد و تاعەتی ئەوانە بە خەرچی ئەگەینن. ئەوەش زیگای دەستخۆشیە. خوای گەورە موفق و سەرکەوتوو بکاتن لە دنیا و لە قیامەت زۆر بەخێر بین. خێران دەربی خوا سەلامت کە مامۆستا جانەمە لە دەست پێکا دڵم زۆر بۆی خۆشەکە مامۆستای مەرحوم چۆن لە بەخوا ژیا شکر و زاغی نەک ئاوەدانە زۆریش ئاوەدانە کوڕەکانی سەراپا هەر ئەوەشنانەوەکانی شەر لە خزمەتی چۆن دڵێ میحراب مینبەر و ئاوەدانکەرەوەی حوزرن. طبعا ئێستامە ئەوەی کە بەرنامەکەی سەرەتا لێ تۆمارەکەین ئەو حوزرەیە کە جەنای مامۆستای مەرحوم تێیدا تەدریس و تعلیمی تێ کردووە نزیکی 37 ساڵ بەس لەو حوزرەیە مامۆستا بەس خزمەتی کردووە. حوزرەشی متوازعانە بەڵام پڕ لە هەست بە چێژی بەرەکەتەکەی. مامۆستا جان پێم بڵێ مامۆستا دەستپێکی خوێندنی لە شوێ دەستی پێکرد لە خزمەتی کوێ بوو لە شوێ بوو قۆناغەکانمان پێ بڵێ مەمنونی زەناتەبین. بەێ مامۆستا بابکەم وەکو بە خۆی باسیەکەت کەوا لە تەمەنی منداری بابی وەفاتی کردی هێتیم بووە کە بەخۆی ئەیگوت وە بیرم دێ کە بابم مردێ بەس فام ناکرد بگریم و برێن ئەو بکەم ینی خەم و خەفەت و ئەوشتان نەمازانیم ئەس ئەمزانی ئەوە سا لە جەنازەکەی بچوک بە زۆر گچکە بووە بە هێتیمی گەورە بووە پلکەچی هەبوو خوشتی بابی ئەو ینی سەرپەرشتیکردن و خەمخۆر و بەخێوکەر و دلسۆزی بووە. هەستا ئەو لەبەر خوێنیدانە سەرەتای سیپارە و دەستپێکردنی قورئانی لە گوندی زەرگەزەوی بۆ لێرانە ئێک دوو اختیاری لێ من قورئان خوێنبوونێ کە چەند ناوی علی بەسێ بوو مام علی پیاوەکی دیار وردێنسپی ئەوە بووە کە چەند ناوی ڕەسوول شێخە بووە. ئەوانە قورئان و هەندێک ینی معلومات و خوێندەواریان هەبووە ڕەوانیکن ئەوانەی کردیە لە سەرەتای قورئان لە پاشان کە قورئانەکەی ختم کردی و بەردەوام بووە بردیتێ مامۆستا مەلات جەمیل هەبووە لە گوندی باوە خەلان بریتە لایوی کە پرشی بردیتی کەسی نەبووە بێن مام و ئەو شتانەی نەبووە برێن خار و ئەو شتانەی هەبیتن هەبلکەکە خۆی کردی تا هەموو شتێک بچکۆ زۆر جا بەخۆ باسیەکە دایک و پلچی ما لەجێ هەموو شتێکی بلۆمە ینی هەم لێ نەگەڕا مارەکە ئەوە بیتن چکەوە سێ برابوون هەرسێکی ئەمسا لە گچکە بووینە بام برایش لە خۆ گەورەتر هەبوو ئێستا شەرمایە ئەوجا درێژە ینی خەمخۆری بوو دەستی میوی کرد لە پاشانیش بەینش لەکە مامۆستا مەلات جەمیلی بوو هەستا ڕۆژی گوتی دەگە یەکێکی گوندینایی مەلا حەسەنە ئێستا شەرمای مای لە هەولێرەیە بردیا ئارماوانی خزمەت مامۆستا مەلا عەزیزی براغی یعنی پلچی بڕیاریدا مامۆستا ببیتە مەلا یەکلاکەرەوەی کە دەکە ئەو کوڕی لەبە خوێندی مەلایەتی دابنی و دەبی درێژە پێدەربێتن لە ئەوی فەقایەتی و خوێندی مەلایەتی تەواو کاتن ئەوجار کە لە خزمەت مامۆستا تەسلیمی کردیا پێی گوتەوە ئەمانەتی خۆ ئەمانەتی تو بیت و چاوت لێبی وەلحاصل ئەویش مامۆستا مەلا عەزیز مەرحوم خوا عەفوی کاتن ئەویش لەو ساڵانەی ئاخیری وەفاتی کرد زۆری خۆ پەیماندی کردی و سەرەتایی ینی فەقایەتی کە مثەلە بێن دەرسەکانی نەحو و سەرف و ینی عەقیدە و ئەو شتانەی پێگوتی ئەوجار لە پاشێک مامۆستا لێ هاتێکەوە بەخۆی ینی بخۆش مندارەکی چست و چالاک و زیرەک بووە زۆریشی خۆماندی کردی ئەوجار درێژە پێدەر بوو لە خوێندی مەلایەتی فەقایەتی زۆر مەدرسەی کردە لە زۆر شوێنانی خوێندیە کە مثەلە بێن لە خزمەت مامۆستا مەلا عەزیزی خوێندیا لە خزمەت مامۆستا مەلا خدری شەمامەری لە هەولێری لە مزگەوتی حاجی ڕەشید تەیراوەی لە مزگەوتی کوێتی خوێندیە لە بادنیان لە مۆریلانی لە خزمەت مامۆستا مەلا ڕەشیدی خوێندیە لە زینوێ لە خزمەت مامۆستا نەسڕوڵڵا هەبووە بخۆ باسیەکەت هەموو مامۆستایەکی زۆر عالم بووە لەوێندە ئەوەی کە لە ئاخیر لە پاشان چوویتە بەغدای لە خزمەت مامۆستا عەبدولکەریمی مودەڕیسیش لەوێندەش بەینەشی گوتلای مختصەر و ئەوانە بوو نانە ئیجازەی وەرنەگریتەوە هەر لە مەرحەلەی ینی فەقایەتی و
يعني درێژە پێدەری خوێندنەکەی بووە لە پاشە لە ئاخری هاتەوە خزمەت مامۆستا مەلاتە های کۆڕێ سووە کۆڕێ لە کۆڕێ لە کۆڕش لە ئاخیول حاز گوتی لێوێن دەرێکە درێژم بە خوێندنەکەیدا خوێندنەکەم ئەو نەکرد لەولای نازانین چەند ماوە لەکن مامۆستای تاهای وڵا گوتی لە ئاخری ئەو هەتا ئیجازەی مەلایەتی وەرگی گوتی نەڕۆیشتم لێوێن دەرێکە هەتا ئیجازەی ینی خوێندنەکەی تەواو کرد و ئیجازەی مەلایەتی وەرگت هەر لە خزمەت مامۆستا مەلاتە های بوو بەس بزە بە تاریخ ئەوکەن بەمەی ینی ئەوی بەخۆش چکە لە زەمانەش زۆر ئەو بۆ شتەکانیشی ئەوە نانویسیەوە ینی بە تەسەلسل برێ میسالە زۆر جێکی دێبام لە زۆر مەدرسانی خوێندێ لە زۆر جێگایانی خوێندێ لە ینی لەکن زۆر مامۆستایانی ئەوە کردیا دەرسی خوێندێ و ڕەفیقەکانی کەوا باسیەکەن بەڵام ئاکۆتا ئەوەی کەوا ئیجازەی مەلایەتی تەواوکەر ینی خوێندەکەی تەواوکرد لە کۆڕ خزمەت مامۆستا مەلاتە های کۆڕێ بووە کە ئیجازەی مەلایەتیشی وەرگرت گوتی مامۆستا فەرمووی دەبی ئەتوو ناوی دابڕێ لە تەدریس و لە فەقێ گوتی هەستا ڕۆژی پێشی ئەوەی کە خوێندنەکەی تەواوکەم چوومە قادیانێ لەگەر خەرکەکەی ڕێککەوتن کە بوومە مەلای قادیانێ گوتی مامۆستا فەرمووی دەبی فەقیان دەگە خۆ بەی ناوی دابڕێ لە فەقیان گوتی مەجموعە فەقێیەکم دەگە خۆ برد بە مەلایەتی و ئابەرێ مامۆستا ئیجازەی وەرگرت لە خزمەتی مامۆستا مەلاتە های کۆڕێ بە ڕەحمەت بن ئەلێرە ڕادەوەستین دەکشێنەوە ژانی مامۆستا ئەوە بۆ بەشی دۆم هەڵەگرین ئینشاڵڵا کە مامۆستا ئیجازەی وەرەگرت و دواترش ئەو شوێنانێک کە مامۆستا تەدریسی لێ کرد و مەلایەتی لێ کرد پێم بڵێ با لە بەشێکم ئەو باسی کەسایەتی جەنای مامۆستا لە ماڵێ بکەین هەم خانەدانی هەمیش گەرم و گوڕی لەگەڵ ماڵێ هەم تەوسیع ئامۆژگاری لە بەرەوی خاڵەکە زۆرم ئەمن چۆن دەڵێ بە هەسیار دەزانم کە بیزانین مامۆستا زۆر گرنگیدایە بە منداڵەکانی کەم مەلاونە لەگە ڕێزم لە بەرەوەی ئەوەندە خەریکی تدریس و تعلیم و فەقێ دەبوون ئاگای لە منداڵەکانی خۆی بڕا بەڵام شکر کوڕ و نەوەکانی هەر هەمووی لەژێر تدریس و زانست شەرعیەکان داناوە چۆن بوو والله مامۆستا هەر لە یعنی سەرەتای کە ئەوەندی ئەم سەلە فامکەم و پێ ڕاگەیشتم چکە یەکەمین ئەوە بووم کەەوە ئەمنی زۆر ئەوە کە لەسەر مەلایەتی گو دەبی هەر بخوێنی هیوایەتی مەلایەتی و خزمەتی دین و ئەوە بوو قەت مەرەق و معاش و پارە و پول و سەروەت و سامانی دنیا نەبیتن زۆر جان بە منێ گۆگە ڕۆژە یەک دەرسی بخوێنی یەک فەردە زێرم لەو بینێ گو دەرسەکە لەکنم مهمتر لە زێڕەکە ئەیگۆ گەر ئەمە دیت میسالە زۆر بۆ نەسە ئەیگوت ئەگە قینەغازم لە سەملی بووە تو خەریکی دەرسێ بووی مێبرێ ئەو بامە و مەلای قینەغازەکەم لێ وەرمەگرە با دەر لە خۆ دەرسەکەی بخوێنە باشترە یعنی هیوایەتی ئەوە بووکەوە یعنی ئیلا خزمەتی دین و مەدرسە و ئەوە هەتە بەکۆ هەموو ئامۆژگاریەکردن کە کوڕەکان هەمووی ئەنی هەمووی لە خۆسپاس لە بۆ خوای گەورە هەمیان قورئان خوێن و قورئان ختم کردە بەڵام ئێستا کە هەفتیان مەلانە کە ئیجازەی مەلایەتی ینی پارەکە چاریان لە پێنجیان بەنە برازایەتشم ئەو بوو لە بیارەی ئیجازەی علمیان وەرگرت لە خزمەت مامۆستا عەبدولسەلامی بیارەی زۆری ئەوە بوو یعنی هیوا و ئاواتی ئەو ئەیگۆ دنیا هیچ نییە مەرەق و دنیا نەبی ئەوی لۆ خوای نەکەن هەمووی باتلە لە مارێژ ینی بەردەوام ئەو ژیانە و ئەو هەرسوکەوتێک ئەو ئەیکرد بەڕاستی لە عەسرێکی ینی سەحابەیی و عەسرێکی ئەوها ئەژی ینی چەند جار ئاگام لێ بووە ینی میسالە ئەیگوت ئەو ئیسرافان گوڵ و هەندە شیوان دینە سفرەیە یان لۆ هەندەشتی خەسارەکەن یەک خەرکێ میسالە بن بەس برنجە خواتن مەرەگەی نییە بخواتن ینی معدەن مراعاتی ئەوەیە کە هەتا لەو ئاخیر لەسەر مەسەلەی غەزە و ئەوانە ینی وشی باسی غەزایە نەکردی یان پیشانیانەدا زۆر قاڵی پێ تێکەچوو ینی زۆریش ینی هاوکار بوو لە ئەوەی ئەگە خەرک یارمەتیوی ئەدا کە میسالە ئەم بەخۆ چەند جار ئاگام لێ بووە خەرک تەعاونی وی کردیە و یارمەتی کردیە میسال ئەوەی کە مەسرفی خەستەخانە و دکتۆر ئەو شتانە پێ بکاتن ئەوە ڕەوانی غەزەیە کرد ئەگۆ ئەوان لەمە محتاجترن ئەوان لەمە مستحقترن ئەوان برسینە ئەوانە ئاوارەنە ئەوانە لیان قەومەیە ئیسلامەتی ئەو هەیە کە ئینسان دەبی دەخەمی برای مسلمان دابیتن ئەوزارە بە هەموو وەختێکی ئەو هەسمەکەت یعنی زیاتر ئەو ئاەتی لەسەر خۆ تەطبیق کردووە یؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ئەگەر بەخۆش پێویست بە یعنی چەند جار ئامە ئاگان لێ بۆ بەخوای یعنی لە زمانی فەقایەتیش یعنی شتی لە پێشەمە هەرگیتیا ئەگو بالو فەقامە قیناکە فەقێ هاتینە ڕادبەیان هاتینە میسالە شتێکی ماس بە میسالە خواردن باشی وەکە وەختی خۆ ڕاد بەبوو ئەگو نە بامدار ئەنگۆ شەشکە بخۆن بە فەقێ ئەوە نەبن پێویست نەبن فەقێ برسی نەبن فەقێ محتاج نەبن ئەوزار ینی زوهدەکی ئەو های بەکاردێنێ مامۆستا ینی بالحقیقة نەکبن ئەمە کە ئەمە کوڕێوینە چونکە بەڕاستی مامۆستا غەنی عن التعریف هەموو خەڵک شارەزای بووە ئەو قسەی کە ئەیگوت کە میسالە ئێستا زۆر براوکرایەوە دنیا هیچ نییە دنیا فعلا لەسەر خۆی تەطبیق کرد دنیا هیچ قیمەتێک و بەهایەکی نەبوو لە کنەوی ڕفاهیەت و ژیان و ئەو شتان هیچ ئەوەی نەبوو ینی چەند جار ئەو حەدیث لەمە خوێندووە هەتا لێرەشی دەیە إياك والتنعم كبيغمبر صلى الله عليه وسلم فإن عباد الله ليس بالمتناعمين
خۆ پارێزن لە ناز و نیعمەت و خۆشی سوکە بەندەکانی خوای ئەوە نییە کە دە ناز و نیعمەت و خۆشی دانا ینی زۆر جار ئەو قسەی ئەکرد ئەیگوت کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بیتن سلمانی فارسی میوانی بۆ گوتی ئەلێ چ عیبم هەنە گوتی وەڵڵاهی زانیتم دوو عیبەتە ناگە عیبەکان پێ گوتی چنە سلمان پێم برێ گوتی عیبەکە ئەزانیتم دوو خواردن هاتنە پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی نەخواردیە زانیشتم دوو بەرگت هەنا ئەجوت وەڵڵاهی سوپاس لە بۆ خوای گەورە هەردووشیان لێم نەهاتنە جێمادم ئەوە گوتی دوو خواردن هاتنە پێش بەس یەکم خواردی یەکم نەخواردیە ئەو دوو بەرگانی کە جمعەش خۆم گۆڕی بەرگەکەی عەبدوڵای کوڕم بووکەوە لۆ جمعەی ئیمنتەر بوو هیچ شک نەبوو دەبم کرد گوتی ئەو شتەی تەطبیقە کرد ئەمە زۆر جان گوت با بۆ ئەتو عامکە ئەوی کە لەو ظروف و زمانەی ئەوی کە بە تو ئەکرێ ئەوی کە ئەتو ئەواکەی ئەگوڵ ئەنگۆش ئەگە پێوەکری ئەگەنگە هەوڵدەن ما چیە دنیا چیە ئەوەی لۆ چیە لۆ دەگەم مۆدیلات ئەڕۆن و لۆگە پارە پول مەکەون وەگە ئەوەی بەس ڕەزامەندی خوا بەدەستبین ئەوە لە هەموو شتێکی گرنگتر بوو لەکنەوی دەست خۆشی مامۆستا سواسی جەنابەت دەکەین بۆی کە لە بەشێکەم لەگەڵمان بووی خدای بێ لە بەشی دوم درێژە دەین بە تەواوی ئەوەی کە پێویستە جەرامتان وەڵاممان بدەن و زۆر سپاس خوای گەورە موفەق و کاسەرکەوت و ئەکاتن ئینشاءالله تەمەند درێژە بن ئەوەش بەڕاستی خزمەتێکی گەورەیە و گرینگە کەوا ئەنگۆ مێژووی ئەو زانایانە ئەو کە لە پیاوانەی کەوا یعنی ڕۆیشتن کە بەداخەوە میزان مامۆستایەکانی یعنی خزمەتێکی زۆریان کردە لە ناوەمە هەم لە ینی حکومەت و هەم خەرچیش قەدر و قیمەتیان نازانی هەتا نەڕۆن ئەوانە بەڕاستی ئیهندێ یعنی خەرێک بە هەموو نەوعی وەسیەت و ئامۆژگاری و سنەت و ڕێباز و تەوسیە ئەوانە ئەمە جێبەجێ بکەین لەسەر ئەمەش ئینشاءالله ئەمەش بەلێن ئەدەین و وعد بیتین کەوا وەکو میسالە کوڕی مامۆستا درێژە پێدەری خزماتی ڕێبازی وی ئەبین ئەو مزگەفت و مەدرسە و یعنی مەقامە هەر ئاوەدان ئەبیت و هەر لە خزمەت خەرچی و مسلمانان و لە خزمەت شریعەت و قورئان و فەقێدا ئەبین ئینشاءالله هەتا ماینە لێ ناگەڕێن هیچ فەراغێک و هیچ بۆشایەتێک ڕوو بداتن و ئەوەی کە ئەو بناغە و بەرنامەکەی لە بۆ ئێمەدانە ئەمە ئینشاءالله تەواو کاری ئەبین ئینشاءالله خوای گەورە تەوفیقی هەموو لایەکی بدات مامۆستا بەڕاستی کەسایەتێکی زۆر گەورە بوو لەو ئاخر زمانەی کەسی وەکو مامۆسای ئەستەمە و دەگمەنە بەڕاستی پەیدابی یەک لە کەرامەتە هەرە گەورەکانی مامۆستا و تایبەتمەندیە هەرە گەورەکانی مامۆسای ئیستیقامێ بەردەوامبوونی مامۆسای بەڕێز بوو بەڕاستی لەناو ئەو هەموو جێژاوی ژیان و ئەو هەموو زریانەی گوناه و تاوان و نەفس و شەیتانە بەردەوامبی نەگۆڕی لەسەر یەک مەستەشی حەقا بەردەوامی لەسەر یابرۆی هیچ شتێک لەو شتانە کارت لێ نەکە خوای تعالە لە قورئانی پیرۆزە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون خوای تعالى جل جلاله مجدب و بندانا أدا أو بنداني كوا بيقومان لسر ديني خوای تعالى كشهادة أدن مسلمان أبن بردوام أبن هەتا ئەگەن بە مەرگ و کۆتایی ژیانیان ئان لەو کاتانە مەلائیکەتەکان مژدەیان پێ ئەدەنکەوە غەم نەخۆن خەفەتبار نەبن و بێگومان خوای تەعالا بەهەشتەشی لەبوو ئێوە ئامادە کردووە بەڕاستی مامۆستا لە ڕووی ئیستیقامە بێوێ نەبوو کم کەس وەکو مامۆستای بەردەوام بوونی هەیە هەرگەتم باس و بەیانی تەدریسەکەی بکەین ئەو تەدریسەی کە مامۆستا کردیتی ئەو دەرزگۆتنەوە نزیک لە 45 سال زیاتر ئەنی مامۆستا مدەریس بە و دەرسی گۆتیتەوە دانەبراو بەبێ دابران هاتە بەو دوادایان ئەو ساڵانەی دوایی تەمەنی چەند ساڵێک مامۆستا تووشی نەساغیەک ببوو پشی زۆر تەنگ دەبوو کاتێک کە دەچێ لای ئەتووە لە خۆتەوە قەلبت ینی نیگەرانە بوو کە مامۆستات بەو شێوەی ئەدیت بەڵام مامۆستا ئینسانێکی زۆر ئارام و لە سەخۆ بوو ئینسانێکی زۆر بەتوانا بوو ینی ئەو هەموو نەخۆشیانە ڕێی لە مامۆستای ناگرکەوە لەگەرت دابنیشی و ئامۆژگاریت بکە هەر دیتنی مامۆستا ینی حوزرەی مامۆستا مالی مامۆستا بدیت با بێگومان زوهدی پێوە دیار بوو دنیا نەویستی پێوە دیار بوو ئینسان لە خۆوە هەستی ئەکردکەوە دنیا لەکن ئەو زاتە باە خەچی نییە و هەمیش هانی ئەدای لە بۆ دوا ڕۆژ و قیامەتی خۆتە لەوێ پێغەمبەری خوای تەعالە ئەفەرمێ ئەو کەسانە هەڵبژاردەی ناو خەڵچینە لە خزمەت خوای تەعالە کە دەیان بینی الذين إذا رؤوا ذكر الله يعني هر وقت بيان بيني بيقومان خواد ديتو يال بيقومان ما وصل لو كسات يا نبو كبديت بايا خوا وقبر وقيامة الدهات برتاو وبير الدهات وهمش دنيا لا كم أبو باشان ما وصاي بريز
مەجلیس و دانیشتنی ئینسانەشی بە وقار بوو، ئینسانەشی بە هەیبەت بوو و سەکینەتی زۆر هەبوو لە مەجلیس و دانیشتنەکەیە، موسەیتەر بوو بەسەر دانیشتنەکانی خۆیە، دانیشتنەکانی بریتی بوو لەگەڵ خەڵکە لە خوێندنی قورئانی پیرۆز، مەجلیسەکانیە سەلەوات لێدان لەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم، وتەی زانایان و وتەی سالیحان. بێگومان ئەوە بوو مەجلیسی مامۆستا، ئامۆژگاری مامۆستا. زۆر کەرت باسی ئەوەم کردووە و لە زۆر جا ئەو قسەم کردووە، ئینسان کە دەستە لای کەسێک خەڵک بە زۆری وەیە کاروباری دنیا و ژیانی دنیا لە یەکدیکە ئەپرسن، ئەحوالی ژیانی دنیا، بەڵام مامۆستا پێچەوانەی خەڵک بوو. ئەوەی کە مامۆستا پرسیاری لێ کرد تەنیا باس و بەیانی کاروبار و کەسابەتی ئاخیرەتی لە خەڵکی ئەپرسی، ینی خەڵکی لەوە هانەدا باس و بەیانی کەسابەتی دنیای ناکرد. دنیا لای مامۆستا زۆر کەم بوو، ئیلا خەڵکی هانەدا بەرەو ئاخیرەت و بەرەو دوا ڕۆژ و دنیا نەویستی. پاشان مامۆستا هەرخۆشی دەگەر ئەهلی دنیا دانەبوو، ینی هاتوچووی کاربەدەست و پیاوی گەورەی دنیای ناکرد. ئەو ئیلاقاتەی زۆر کەم بوو مامۆستا لەگەر ئەو کەسانە، زۆری هەرە زۆری دەگە ئینسانی دیندار و فەقیر و هەژار و تەبەقەی خوارێدا بوو، هەرسوکەوت و ژیانی. مامۆستای بەڕێز بەڕاستی ئیستیفادە و سوودەکی یەکجار زۆری هەبوو. ئەگەر تەمەشا بکەین هەر ئەوەندەی کافیە کە لە مەودای زیاتر لە 45 ساڵی دەرزگۆتنەوەکەی ئومەتەکی لە خەڵکی کردووە بە مەلا، بە ئیمام، بە خەتیب لە جێگان ئێستا ئیمامن، خەتیبن و تاربێژن و بێگومان لە سەردەستی ئەو مامۆستای پەروەردە بوون، ینی ئومەتەکی پێگەیان بەڕاستی مامۆستا. زۆری هەرە زۆری تەمەشای ئەو مامۆستا گەنجانە بکەین و ئەوانەی کە برێن گەنجیشنە و هەتا حەدەکی جوامێرن، زۆری هەرە زۆریان یان ڕاستەوخۆ لە خزمەت مامۆستا فەقێ بووینە، یان لەکن ئەو کەسانەیان خوێندووە کە ئەو کەسە لەکن مامۆستای خوێندووە. ینی مەدرسەی زەرگەزەوی گوندەکی ئاواگچکە ناوەشی یەکجار زۆری لە کوردستانێ بووە. مامۆستا ئیبراهیم هەرشەلی لە کاتی بەو دوایی کە مەولود دەکرا لە پشوەفاتی مامۆستای لە وتارێک لە کاتی قسەکردنەکانە، چکە ئەو خەرچی مەنتیقەی لای سلێمانیە، دەیگوت جاران کە ئەمە شارەزای ئەو مەنتیقەی نەبوون، شارەزای زەرگەزەوی نەبوون، وا گوێبیست ئەبوون کە بەحسی زەرگەزەویان نەکرد لەمان وایە قەزا و نەحیەیەکە، ینی لە محافەزەی هەولێر لەبەر گەورەی مامۆستا و ناوداری مامۆستا و مەدرسەکەیە دوور بە دوور خەڵک ینی زەرگەزەوی لە زۆر خەزە و نەحیەی دیکە لە ناو خەرچی مەشهورتر بووە. حتا مامۆستای بەڕێز فەقیه هەبوون لە کوردستانی ڕۆژهەڵات، نەها کوردستانی خۆمان، لە کوردستانی ڕۆژهەڵات و ئەو کوردستانی خۆمانە فەقیه زۆر بوونەوە و مامۆستا دەرسی گۆتیتەوە. یەکەچی تر لەوە مامۆستا هەتا برەی زوهد و عیبادەت و دنیا نەویستی مامۆستای معروفە، هەر کەس کەوا لە نزیکەوە ناسیبی پێویست بە باسکردن ناکە. بەڵام جارێک لە مانجی پیرۆزی ڕەمەدان سەردانی مامۆستامان کرد لەگەر مامۆستایەکی برادرم، ئەو کە سایقەکە لەگەروی هاتبوو، سارەکە ئێوان بوو، کە چووینە خزمەت مامۆستای نوێژی مەغریبمان کرد. مامۆستا کو لە مانگەکانی ترا تەسبیحاتێکی دوور و درێژیان لە پشت نوێژی مەغریب ئەکرد، بە هەمان شێوە عادات و تەقالیدی خۆی نەگۆڕی بوو. مەسەڵەن لەبەر ڕەمەزانی تەسبیحاتی خۆی بە ئیسراحات دوور و درێژ کرد و سونەتەکانی کردو، ئەوجە بە ئیسراحات چوینەوە وێن دەرێ نانەکی سادە و ساکاریان هینە، زەوچی لە خزمەت مامۆستای گەڕاینەوە لە ڕێگا سایقەکە گوتیە مامۆستای برادرم کە لەگەروی هاتبوو، گوتی وەڵڵاهی مامۆستا ئەنگۆ زۆر جار لەسەر مینبەران و لە وتارەکانتان باس و بەیانی عابید و زاهیدانەکەن، بەس گوتی بەڕاستی یەکەم جارە ئەمن بە چاوی خۆما عابید و زاهیدا ببینم، زۆر جار لە ئێوە گوێبیست ئەبین، بەڵام یەکەم جارە بیان بینم. بەڕاستی هەلچوکەوتی مامۆستای ژیانی مامۆستای ئەوا بوو. ئێستا لە خزمەتی زاتە چینە، مامۆستایە چینە، عەزیزە چینە کە مامۆستان بووە لە خزمەتی ئینجازی عیلم و گرتیاویش مامۆستای گەورە مامۆستا عەبدولجەباری زەرگەزەوی. بەڕاستی ئەو مامۆستایە لۆ خوای تەعالە کردیە ڕەحمەت و بەرەکەت لە بۆ کوردستان، لۆ شاری هەولێر بە تایبەتیش لۆ مەنتیقەی زرارەتی و ئەو مەنتیقەی کوردەواری خۆمان. مامۆستا هەل لە فەقیهاتیدا بە تەقوا بووە. ئەوەلی مامۆستا هێتیم بوو، ئاگاتان لێبین. مامۆستا منداڵێکی هێتیم بووە، بە هێتیمی گەورە بووە، بە هێتیمیش خۆی گەورە کرد. بەڵام ئەوەی کە ئیمامی عومەر ئەفەرمێتن ئەئینسانی جوانەکە و ئەمەی بە عیزەت کردیە و گەورە کردیە ئەو ئیسلامەیە. ئینسان کە دەستی بە ئیسلامەوە گرت خوای تەعالە ئەگەر گچکەش بی گەورەی دەکا، ئەگەر زانستیشی نەبی زانستێکە. مامۆستا کە بێکەس بوو، بێداک و باب بوو، کە ڕووی لە دین کرد، ڕووی لە خوای کرد، ڕووی لە ئیسلامەتی کرد، ڕووی لە قورئان کرد، ئیسلامەتی و قورئانش خوای تەعالە گەورەی کرد. مامۆستا هەل لە فەقیهاتیدا لە شەو نوێژ بوو، لە فەقیهاتیدا دووشەم و پێنجشەمان بە ڕۆژی دەبوو،
حتى آخر مادەکان زۆر شەیدای پێغەمبەری خوای بوو صلى الله عليه وسلم کە بە خزمەتی ڕسوولی ئەکرەم بگاتن. يعني بەڕاستی گەورەترین نعمەت ئەوەیە کە ئینسان بە خزمەت پێغەمبەری بگات. کوش ئەگەیە خزمەت پێغەمبەری صلى الله عليه وسلم ئاگا لێبی ئەوە گەلە ئەساسە. زۆر کەس ئەوەیە شەیدایە کە جارێک لە ژیانی خۆی بە خزمەت پێغەمبەری بگات صلى الله عليه وسلم. یا ربی خوای بە خزمەت پێغەمبەرمان بگەینی. مامۆستا سعود جەبار ئەوەندە متابقی سنەتی پێغەمبەری بوو صلى الله عليه وسلم. هەرچی پێغەمبەر سنەت بی جێبەجێ ئەکرد لە شەو نوێژە، لە خواردنە، لە ئەخلاقە، لە کردەوەیە، لە ئوسلوبی هەمووی موافقی سنەتی پێغەمبەری بوو صلى الله عليه وسلم. سەلاواتیشی زۆر لەسەر پێغەمبەری لێدا صلى الله عليه وسلم. ئەوە بوو لە ئاخری مادەکانی کە جەمع و جامع مختصرە بە خزمەت پێغەمبەری گەیشت صلى الله عليه وسلم. الله يعني مامۆستا کە بەحسی ئەو خەونەیە کرد باوەڕ بکە زێک دوو زالۆمەی جێڕایەوە فەرمێسک بە چاوی داراتە خوارێ ئەوەندە تامی لە دیتنی ئەو پێغەمبەری کرد بوو ئەو یەکەم زاری بوو. چکە یەکەم زار کە ئەتو دەیبینی زۆر بە تامەزرۆی ئەو کەسێک کە خۆش دەوێتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی چت ئەوێتن عەبد جەبار؟ فەرمی یا ڕەسوڵ دەمێ ئیمانم سەلامەت بی. فەرمی ئینشاءالله ئیمان سەلامەتە. فەرمی چت دەوێت؟ فەرمی یا ڕەسوڵ دەمەوێت خزمەتی ئەو ئیسلامی بکەم، لەسەر سونەتەکەی تو بڕۆم، لەسەر ڕێبازەکەی تو بووم. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی مبارەکی لەسەر شانی مامۆستا عەبد جەباری دانا. فەرمی یا ربی زدنی علما، خوای علمی زیاد بکەی. ئەوە بوو بە دوعای پێغەمبەری صلی الله عليه وسلم خوای تبارك وتعالى ئەو هەموو نعمەت ئەو هەموو فەساحەت و ئەو هەموو بەرەکەتە و ئەو هەموو علمەی دایە عائیلەی مامۆستای دایە زرارەتی دایە شاری هەولێر و کوردستان چه هەیە لەوت مەدرسەی نەخوێندی؟ ئەو فەقێ جوانانە فەقێ تازە پێڕە ئەگەن. ئەو مامۆستا چەند شەیدای دەرز بوو، چەند شەیدای علم بوو، چەند شەیدای فەقێیان بوو کە فەقێیەک داتەکنی دری گەشاوە، کە فەقێیەک دات ڕووی خۆش ئەبوو. واللهی هەرچی حالی بتەکن مامۆستای وەی ئەزانی یەکەم جارە بە خزمەتی گەیشتین دری خۆی دەدایە وەی ئەزانی چل سارە دەگە مامۆستای تێکرد بووە ئەگە یەکەم جار هات بە یەکەم جار وەی ئەزانی چل سارە 20 سارە دەگە مامۆستای دۆست بووی ڕەفیق بووی ئەوەندە دری خۆی ئەکەدیەوە ئەوەندە کەیفی بە فەقێ دات ئەوەندە فەقێ کەیفی بە میوان دات ئەوەندە کەیفی بە دۆست و حباب و خۆشەویست دات. ئەوجە هەموو ئەوەشیش ئەوە یەکچی بوو هەمامۆستا ئاخر قسەم نوێ هەموو قسەی مامۆستایەوە بوو ئایا دەگەر سونەت کوی الله ئایا شەو نوێژانەکەی ئایا قورئانی ئەخوێنی ئایا ئەو زکرەی ئەەکەی ئایا دەگە خێزانت باشی ئایا منداڵەکان نوێژانەکەن یعنی خەمخۆری ئەو دینەی بوو مامۆستا هیچ احتیمالی بەخۆی نەدا هەموو ژیانی خۆی بە قوربانی تەلەبەکانی کرد فەقێیەکانی کرد زانستەکەی کرد هەمووش بەچ بوو ئەوە بوو کە لەسەر سونەتی پێغەمبەری ڕۆیشت ئەوە بوو خوای تەعالە ئەو نعمەتەی دەگە کرد کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ئاخر زمانی کابرا سەروەت و سامان و هەموو ژیانی خۆی بە قوربانەکە یەک جار بە خزمەت پێغەمبەری بڵا صلی الله عليه وسلم مامۆستا پێش ئەوەی مەلایەتی تەواو بکات پێش ئەوەی زەواج بکاتن بە خزمەت پێغەمبەری گەیشتووە پێغەمبەر دوعای لۆ کرد و بە بەرەکەتی دوعای پێغەمبەری صلی الله عليه وسلم کوردستان و مەدرسە و زرارەتی و هەولێر ئاوەدان بووە. السلام عليكم ورحمة الله وبركاته. تقریبا تا ساڵی 2004 لە خزمەت مامۆستای بووم ئەین بڵێ 11 ساڵ لە پاشان ساڵی 2004 کە ژنم هینا دیسان بە ماڵەوەش هەرچوومەوە زەرگەزەوی 4 ساڵی دیکەم تا تقریبا ساڵی 2008 هەر لە زەرگەزەوی بووم لە پاشان لە ساڵی 2009 هاتمە ئێرەکە گوندی قەڵانچۆغانە و هەتا ئێستاش لە گوندی قەڵانچۆغانم کەواتە من دەستپێک و کۆتایم هەر لە خزمەت مامۆستا عەبد جەباری بووە لە گوندی زەرگەزەوی. مامۆستا عەبد جەبار ئینسانێک بوو زۆر تەقوا و عیبادەتی هەبوو. ئەمن لە شەو نوێژان دەست پێ یەکەم مامۆستا عەبد جەبار شەوان نزیکەی 2 سعات یان سعات و نی وەک پێشی نوێژە سبەینێ لە مزگەوتی عازر بوو. زۆر مامۆستا نافیز کە مامۆستایەکە وشلێک مامۆستا عەبد جەبار تەخەڕوجی کردیە جا چونکە حجرەوی بە مزگەوتەوە بوو مامۆستا دایم کۆخەیکی هەبوو ئەی فەرموو هەموو شەوێ دەگە کۆخەی مامۆستای وە خەبەر دێن تقریبا سعاتێک 2 سعات مامۆستا عەبد جەبار پێشی نوێژە سبەینێ لە مزگەوتی عازر بوو ئەوە بەردەوام استقامەتێکی زۆر بێوێنەی هەبوو. هەروەها وەکو پێغەمبەری خۆیان فەرمێ صلی الله تعالی عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک نوێژە سبەینێ بە جەماعەت کرد پاش نوێژە سبەینێ کە بە جەماعەتی کرد لە جێ خۆدا بنیشی خەریکی ذکر و تاعات و عیبادەتی خوای گەورە بیت ئینجا کاتێک کە ڕۆژ هەڵات پاش ڕۆژ هەڵاتێ
تارێکێک تێپارێت کە پێشەنجین سونەت دروست نییە اینجا دوورکە سونەتان بکە وەکو پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم جا بنێتێ سەلات الئشراقیان بنێتێ سەلات الضحایە دەفەرمێ خێرێ حەج و عومرەشی هەیە پێغەمبەری خۆیان فەرمێ تامەتین ینی حەج و عومرەشی تەواو ئەگاتە ئەو کەسەی مامۆستا عەبدجەبار کە من لە ساڵی 93 لە خزمەتی دابووم حتا پاش ژنهێنانێش بەردەوام ئەو سونەتەی پێغەمبەری تەطبیق کرد هەموو ڕۆژێ مامۆستا عەبدجەبار کاتێک کە نیوە شەوێ دەهاتە مزگەوتێ لە بۆ پێش نوێژە سبێنێ لۆ شەو نێژان پاشەوەی کە نوێژە سبێنێشە کرد لە جێ خۆدا ئەنیشت ئەو سونەتەی پێغەمبەری زندی ئەکردەوە جێبەجێ کرد پاشەنجین ئەچووە ماڵێ احتیمال نانەشی خواربی ئیسراحەتەکی کردبی ئینجا دەهات لە بۆ دەرسێ لە بۆ دەرزگوتنەوەی مامۆستا عەبدجەبار زۆر لەبارەی سەلات الضحای ڕۆژێ 2 جار سەلات الضحا ئەکرد لە سەرەتای ڕۆژکە دەهات دەستنێژی ئەشوشت و داتە مزگەوتێ سەلات الضحای کرد ئەو جا ئەچۆ حوزرێ خۆ دەستی بە دەرسانە کرد هەتا دەوری سەحات 10 و 11 ئەوانە جارەشی دیکە داهات و دەستنێژی ئەشوشتەوە سەلات الضحای دیسانەکە ئەکردەوە مامۆستا عەبدجەبار پاش نیورانان و پاشە عەسرانیش بەردەوام بە زۆری وابوو میێوانی هەبوون مەجلیسی مامۆستا عەبدولجەباری مەجلیسەکەشی هەمووی تەقوا و عیبادەت بوو جا مامۆستا ڕێز و حورمەتم هەیە لە بۆ هەموو مامۆستایانی ئاینی بەڵام بە زۆری وایە مەجلیسی مامۆستاکان بڕک قسەی دنیای تێدایە مەسەلەن جاروێن نوکتەک ئەجێدرێتەوە پێکەنین و ئەو شتانە مامۆستا عەبدجەبار ئەو شتانی زۆر کەم بوو مەجلیسی مامۆستا عەبدجەباری هەمووی نسحەت و ئامۆژگاری بوو هەمووی ئاەت بوو هەمووی حەدیسی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم جارێ عادەتی وابوو هەر کەسێکی هات بە لە خزمەتەوی دانیشتە بە یەکەم جار ئەیگوت ئایا هەر پێنج فەرزاتوە چێ مزگەوتێ جا کەسەکە ئەگەر ئەین پابەند بە ئەوە باش بوو ئەگەر نابی گوت بە ناوەڵە مامۆستای گۆلۆ کابرا هیچی پێ نامە دوابی گوت بە مەسەلەن لە تەمبەڵێ مامۆستای گوت جا تەمبەڵی شتێکی چاکە ینی وەی لێ کرد کابرا وعدەی بداتە مامۆستا بڵێ جارەشی دیکە پابەندە بم لە بۆ جەماعەتەکان هەروەها مامۆستا عەبدجەبار مەجلیسێوی هەمووی نسحەت و ئامۆژگاری بوو لێ ناگەڕا غەیبەت بکرێ لێ ناگەڕا باسی دنیایی بکرێ ئیلا شتانێک کە زۆر پێویست وەکو نسحەت و ئامۆژگاری مامۆستا عەبدجەبار ئەو شتانەی زۆر بوو ئەوە لە ساڵی 79 ئەمە چوومە قادیانی خزمەت مامۆستای تازەیەک 2 سال بوو بۆ مەلا لە قادیانەی هەنجی تقریبان هەنجی 12 فەقەی هەبوون لە وەختی یەک کچکە حیساب ناکەم یەک گەورە هەندێک مستعید بوون یەک ناوی مەلا ئەکرەم بوو یەک ناوی مەلا کاکە بوو ئەوانە مستعید بوونێ قوچە بەرباسی منێ دەشتی مامۆستا مەلا تایەکی لێ بوو یە لای باویا بوو مامۆستا مەلا ئەحمەدێکی وێ قەراتێ بوو إذا والحاصل من 3 صار لين مامو كما مصطفى إذا لصاري تقريبا 6 لو دوران أبو توقع عندي أبو ملاك يعني بفقيه وسو أو شيء ما مصطفى فرمي حتى صاري هشتاو حفتي قلت خراكران مع رما مصطفى هات باوخلان كنما إذا لندش تقريبا دباز 20 فقيه أبو كهات منطقة زرانتيش منطقة زرانتي خويندواري وملايكم بون والله وحاوكو لو أنا برين بقول دورش لو أنا صد فقي ملاي لي بيابو أفتح بيانزار 6 فقي لي بيابو ملاي لي بيابون بهيمته بركتي ما مصطفى عبدجباري ليرة بوهتا تقريبا هشتي خلاصي هشتي ليرة هات إذا ليرة أنا خاني وبناتي دروس كردو هاتو زرقزي كقندي خوي قديمي بو كهاتك باو خلاش كنما جيراني مبو لا باو قندي باو خلان لين ديشم لكن اخوين بريم لما رخوبهم اذا سمكن خدمتي كدم اخوين ما عبدجباري الا اي فرمو مرق الدنيا نبيتا الا لا يخواه بي ايقو اوناني اشخون لنافق لوتي اقا صعينك انه لو خاي نبينا انا كشو لي حرامه لازم يجاش زور برين ايقو تفقات جماعتي خو نسوينن إذا كتكتي كسكها بنصبيانا وقانات برين لقاد يعني بابرين صار حفتاو يشو حفتاو دو حفتاو سيملين ديبهم بخوي بخود ناس وماري حتى نهاد بفقيك مو أغنى نابانا إذا قبروا النجا خوبكن أواني قورا شاهي برينا ماش برينا يقورا باح أما برينا من لكسكي كابو من جي أواني قورا اشتهادنا الزماعاتي عمو فارغ ولا مزقفتي
ما حسابي نبلو لو ساشي لو فقيا أري والله فيبا من داري وينا نبا بري فقيا عند برحم بو صخيبو نصبي يعني برين صحات هاشتوني ونولو وقتي دس بياكل حتى نيوراني إذا قدرز ما بانو عصرش باش نيورانش تاعتو أجاب ما بانا أجا خلاص نبانا درس كتبي كسكم لك نخوين دن أري والله لا يديني إلا نصحتي لما كده يقول تساوو لديني خوبيتن أري وقا ولا ما كونو أي فرمو صلاة زور ليدان ذكر لا إله إلا الله ذكر لا حول ولا قوة إلا بالله تاتي دانش أول بس يقول سندي أكل ذكري سندي قرآن يخويني روجي إذا أو نصحتني لما كنت والله بخو شويش كمان نوست هل خريش تاعتي زلاي ما مستعمل زباري مرحوم خداي تعالى عفوي بكاتن كاتك كما ليرة لخزمته بفقيه بوينا مع مستاذ زور خزمتي فقياني ذكر زور درسوز بو ببرداوم هولي أدا بخوي خزمتي فقيه كان بكاتن مع مستاذ هر كاتك فقيك دهات يعني سفري بكر بابيانيان عادة ليرة وابو تنحس بينان سعرها بو درويش لبو شاري نال حاضر ندبو سبينان زوز سعره كان زور درويشتن دەی فەقیەکە لە ماری مامۆستای نانیان لە بۆ دەهینا و نانی دەخوارد یان کە ئێواران دەگەڕاوە یان میێوانێک دەهات یان فەقی نوێ دەهات بەبەردەوام دەبی لە ماری مامۆستای نانی بخواردەوە مامۆستا زۆر جاران بەخۆی دەچوو سینێنانێکی دەهینا لە بۆ فەقیەکەی داد نەدەی و فەقیەکە بخۆم مامۆستا ئەوەندە لە خزمەت فەقییان بوو بەبەردەوام ئەو فەقییانەی وەکو میلادگیری پێغەمبەر تەماشا دەکردن صلی الله عليه وسلم وەکو سەدەقەیەکی جاریەش کەوا بتوانن خزمەتی مسلمانان و خزمەتی ئەو میلەتە بکەن یەکێک لەو نمونانەی باز بکەم فەقیەک جارێکیان لە مەتخی خۆشناوەتی دێتە ئێرە لە بۆ خوێندن کە ئەو ڕێگا و بانانە زۆر خراپ بوون ئەو کاتە زستانێکی زۆر سارد زستانێکی پڕ لە باران بوو ئەو فەقیە احتیمالە نیوەی ڕێگاکەی زۆربەی ڕێگاکانی هەر بە پێیان بڕێبیت دێت یەکسەر فەقی عادەت وابوو دەچوە حوجرەی مامۆستای کەمالی مامۆستای بۆ کاتە مامۆستا بەخۆ نانی لە بۆ دەهینا بەخۆ خزمەتێکی مامۆستا دەستی لە ماری خواردنی لە بۆ دەهی لە بۆ فەقی دادەنێ دەرێ فەقێت و نانی خۆت بخۆ بەڵام فەقی تەماشا دەکات لە دەرەوەی حوجرەکەی مامۆستای هەست پێ دەکات جوولەک هەیە دەنگەک هەیە کاتێکەوە تەماشا دەکاتن مامۆستا دارێکی دەستدایتێ بەو دارەی پێراوی ئەو فەقی خاوێن دەکاتەوە قوڕی لێ دەکاتەوە پێراوەکەی لە بۆ دەشواتن ئەوەش خەمخۆری مامۆستا بوو بەو شێوەی خزمەتی فەقییانی ئەکرد دەیزانی فەقی زۆر گەورەنە چکە بەڕاستی فەقی دەبنە میلادگیری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕەچەی زانان ئەوەی کە لە بەشی یەکەم بینمان و بیستمان لە خزمەتی مامۆستا ئازیز و خۆشەویستانە ژیانی پڕ لە سەروەری و پڕ لە بەرەکەتی مامۆستای مەرحوم مامۆستا عەبدولجەباری زەرگەزەوی بوو کە ئەوە گۆڕی بەڕێز و پیرۆزیانە مامۆستا 73 دانە ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی بوو بەڵام مامۆستا ئاسایی نەژیا بەڵکو کەڵە پیاوێک بە مانای کەلیمە محەممەدی بوو صلی الله عليه وسلم لە هەڵسان و دانیشتن و کردار و گفتاری چۆن دەڵێ پێ بە پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی کرد بە تایبەت زۆر دڵسۆز و حەریص بوو لەسەر پێگەیاندن و تێگەیاندنی فەقیان و زانستە شەرعیەکان گەیاندنی بە جۆرێکە خوددا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی هەوێ مامۆستا لەو 73 دانە ساڵی تەمەنی ئەو کاتیکە هەر لە سەرەتای تەمەنی تەدریس و تعلیمی کرد تا ئەو کاتێک کە وەفاتی فەرموو مامۆستا مەجلیسی ئاوەدان بوو کەڵە پیاوان و مامۆستایان و فەقیان بەردەوام لە دیوەخان و حوجرەی مامۆستا بوون بۆی کە دەرسێک وانەیەک نەسیحەتێک ئامۆژگاریەک لە خزمەتی جەنای مامۆستای مەرحوم وەربگرن هەم بە ڕووی زارەکی هەمش لە ڕووی کردداری مامۆستایەکی زانا بوو بۆ خوددا سوڵحا بوو مامۆستا پیاوێکی ظاهیرەن عاقیبەت خێر بوو خوای گەورە عاقیبەتی ئێمەش بەخێر بگیڕی ئینشاء الله تعالى تەمەنی قوتابیەکانیش پڕکە لە خێر و ڕەحمەت و بەرەکەت لەگەڵ منداڵ و نەوەکانیشی کە میلادگیری فعلی جەنابی مامۆستان مامۆستای بەڕێز زۆر لەوە زیاتر هەردەگرێ ئێمە لە بەرنامەیەک ئیکتیفای پێ بکەین خوددا یار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتانە بەردەوامە بین بۆی زیاتر و زیاتر باس لە سەروەریەکان و کردار و گفتاری جەنای مامۆستا لە ڕووی
تعلیم و تدریس و تێگەاندن و پێگانی فەقیان عرضی خۆمان ئێوەی ئەزیز و خۆشەویستکەین ئەوە گۆڕەکەیتی بەڵام ڕۆحیانەتی گومانمان وایە کە بە یەقینەوە خوا لەگەڵ پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و بۆ خوددا سڵحاوان حەشری کات ئێمەمانش لەگەڵ ئەو بە خزمەتی ئەوان بگەێنێ تا لە بەشی دوین بەرنامە بە خزمەتان نەگەینەوە ئەسپاردەی خودداتان نەکەین. السلام علیکم ورحمة الله وبركاته.